ئارام کە زۆرتر خەڵک بە جێوارەکەی سلێمانی ناوی دەبن کارمەندی ژینگە پارێز نییە، بەڵام هەمیشە دڵی لە لای کۆترەکانی باخی گشتیە. ئەو کۆترانی لێرە ماڵێکیان بۆ دروست کراوە تاوەکو کەشێکی دڵگیرتر و نزیکتر لە سروش دروست بکەن. زۆربەی ڕۆژ ئێواران ئاوەکە هەیە، ئێستا ئاوەکە وشک بووە کە ئاوەکە بێ سەعات 6 ئەیشۆم و تەواو ئاوەکەیان بۆ گۆڕم. خەڵک زۆر لەم پرۆژەیانی پرۆژەکە خۆی پرۆژەیەکی دووسێ کەسی بەس دوایی پرۆژەکە زاوزەی کردووە زۆر بووە. خەڵکانێکیان کۆترمان بێنن، خەڵکانێک هەن گەنممان بێنن، یعنی زۆر لە هونەرمەندان و نووسەران و خەڵکی ئام کۆتریان هێناوە. نزیکەی 3 مانگە زۆربەی ئەوانەی لێرەوە تێپەڕ دەبن وێنە لەگەڵ کۆترەکان دەگرن و دەڕۆن، بەڵام ئارام دێت بۆ ئەوەی دان بە کۆترەکان بدات و شوێنەکەیان خاوێن بکاتەوە، چونکە و خۆی باسی دەکات ئەو دەزانێت کۆترەکان بەو شێوەیە دڵخۆش و دەمبەگمە نامێننەوە ئەگەر تێڕوپڕ نەبن. ئەو باوکانەی یا ئەو دایکانەی کە مناڵیان پێەیە لەسەر جادەکەەوە ناژێنە باخکە، بەڵام مناڵەکەەوە لە دایکێکا بێنێ بۆ باخکە بۆ ڕسمگرتنێ لەگەڵیا. زۆرن ئەوانەی بەتایبەتی ئەوانەی خەریبن عەرەبەکان هێن ڕسمەگرن، بەڵام ئەمان لە سا مەسەلەن چلە، یعنی خۆشەویستی خەڵکەکە بۆ باڵندەکان بۆ کۆترەکان لە ساسە نییە، چونکە شتێکی تازەیە و غەریبە لایەن. بیرۆکەی ئەم کۆترانە لە ساوڵەکە ئێمە ڕۆژانە لە زستانە کۆمەڵێک چۆلەکە هاتنە ئەوێ کە ناوی سەمونمانیانێ دەوری بۆ 100 بۆ 150 چۆلەکە کۆبوونەوە کە لە ناو چۆلەکانە چۆلەکەی سپیشی تایە. فکرەکەمان لەوە وەرگر کە ئێمە بۆ شوێنێک دروست نەکەین کە کۆترەکانی تیا کۆ بکەینەوە، لەبەرەوەی دەمێکە کۆترەکان ئێمە زویرن لەو سەردەمەی کە شەڕی ناوخۆ و گرانی دروست بوو، خەڵک کۆتری ئەخوارد لە شەڕەکانە تەقەکان کۆترەکان هەموو چوو بوونە سەر بینە بەرزەکان. بیرمان لەوە کردەوە کە ئێمە بێ بچینە سەرەوە کۆترەکان داگرین، لەبەرەوەیان لە ئێمە عاجز بوون بۆی دانین لەگەڵمان ئاشتیکەنەوە. هەر وڵاتێک لەگەڵ جان لەبەر و کۆترەکانە ئاژ نەبوو بێتەوە دڵنیام وڵاتێکی پێشکەوتونیە. بەڵام لەوانەیە کۆترەکان چانسێکی باشیان هەبێ لەوەی کە ئەم چایچێ لەم جێگایەدا دەتوانێت بژێوی خێزانەکەی پەیدا بکات، چونکە عومەری چایچی و کوڕەکەی هەر ڕۆژێک بزانن ئارام دیار نییە خۆ بەخشانە دەبنە پاسەوان و مشورخۆری کۆترەکان. ئەو هەلەمان خۆشتۆتەوانێک کە خزمەتی کۆترەکانەکەین، خزمەتی ئەو کەسانش کرد کە دێنە ناو کۆترەکانەوە، ڕێنمایی دروستیان بینێ کە ئەم کۆترانە ماڵی تاکە کەسێک نییە، ماڵی گشتیە، ماڵی هەموو کەسە. زۆر کەسە بۆ کۆترێکی پێشوان بۆ وتوێتی داوای کردو، ئێمە وتمانە ئەم کۆترە ماڵی کەسێکی تهدید کراو نێتە داوای لێ بکەین و بڵێن ئەمەد پێشکەش بکەین، ئەمە ماڵی گشتیە. هەتا ئەم کاتەش هاتووە من خۆشحاڵم بۆی کە خزمەتی باڵندا ئەەکەم لێرە. لە زۆر باخچە و پارکەکانی دیکەش کۆتری بێلانە و دوور لە خزمەت دەژین، ئەوەیە کەمین هێلانەیە لەو شارە بۆ کۆترەکان دروست بکرێت. ئەوانەی بیرۆکەی ئەو پرۆژەیان داناوە دەڵێن قەیرانی دارایی و نەبوونی سپۆنسەر ڕێگر بووە لە دروستکردنی هێلانی دیکە لە باخچەکانی سلێمانیدا. پێچەوانەی هەموو ئەو گەنجانەی بەرەو دەرەوەی وڵات کۆچ دەکەن، لێرە ئارام خەریکی ڕاگررتنی دڵی کۆترەکانە. ڕەنگە ئەوە پەیامێکیش بێ بۆ گەنجان تاوەکو هیوایەکیان بە داهاتووی وڵات بمێنێ. ڕۆژانە بووبەکەر ڕوودا و سلێمانی.